ماوەی ساڵانێکە لە هەرێمی کوردستان بابەتە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و تەنانەت وەرزشیەکانیش بوونەتە هۆکاری دروستبوونی دوو ڕاو دوو بەرەی جیاواز لەنێو کۆمەڵگەدا و تەنانەت هەندێک جاریش ڕووداوی شەڕ و ڕووبەڕووبوونەوەی توندی لێ دەکەوێتەوە. مەدرید و بەرشەلۆنە دوو شاری وڵاتی ئیسپانیان کە هەزاران کیلۆمەتر لە هەرێمی کوردستانەوە دوورن، بەڵام یانە وەرزشیەکانی ئەم دوو شارە هاندەرانی وەرزشی کردووە بە دوو بەشەوە. تەنانەت گەرهاندەری وەرزشی یانەیەکی تریش بن دەبێت لە دووبەرەکەی بەرشە و ڕیاڵ یەکێکیان هەڵبژێرن و هەموو ساڵێکیش لە دوو کلاسیکۆدا خۆیان بۆ ڕووبەڕووبوونەوە و هەڵمەت و هێرشەکانی فەیسبوک ئامادە بکەن. ئەم دابەشبوونە لە نێو هاندەرانی وەرزشیدا ئاساییە، بەڵام ئەوەی لێرەدا ڕوودەدا ئەم دووبەرەیە وەک دوژمن و ڕکابەری سەرسەخت سەیریەک دەکەن و لە گفتوگەکانیاندا قسەی زبر بەکاردێن و تەشیر بەیەک دەکەن، وەگەوەی عەقڵێتی ململانەی حەزبیشیان گواست بێتەوە بۆ ناو هاندەرانی ئەم دوویانەیە. هاوڵاتیانی کورد لە هەرێمی کوردستان زۆر لە مێژە لەسەر یەک بابەت کۆک نەبوون، تەنانەت لەسەر دروستکردنی دەوڵەتیش ڕای جیاوازیان هەیە و هەندێک لەگەڵین و هەندێکیش لە دژین. ئەم دووبەرەکی و دوو ڕاجیاوازیە لە نێو کۆمەڵگادا گواستراوەتەوە بۆ هەندێک بابەت و هەندێک جار پەیوەندیدار و هەندێک جاریش پەیوەندی بە کێشەی کوردەوە نییە. دوور لە بەرشە و ڕیاڵ هاوڵاتیانی کورد لە ناکۆچیەکانی نێوان رووسیا و تورکیادا ببوون بە دوو بەشەوە، بەشێک لە هەنگری رووسیا و بەشێکیش لە هەنگری تورکیا بوون، بەشێک بە شان و باڵی رووسیا و بەشێکیش بە شان و باڵی تورکیادا هەڵی دەدا. لە دوا پێشاتیشدا هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەسەر کودەتا سەربازەکەی تورکیا بوون بە دوو بەشەوە، هەندێک هاندەری کودەتاکە بوون و هەندێکیش لە دژی کۆدەتاکە بوون. ئەو دووبەرەی لە هەنگرانی کودەتا و دژانی کودەتا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕوبەڕوو یەک بوونەوە و تەنانەت هەندێک جار کۆمنتەکانیان دەگەیشتە تەشیر و ناوزڕاندنی یەکتر. بەشێک لە چاودێرانی سیاسی هۆکاری و دابەشبوونە بە تایبەتی لە بابەتە سیاسیەکاندا دەگەڕێنەوە بۆ ئینتیمای حەزبی هاوڵاتیان و بەهۆیەوەی حەزبەکانی هەرێمی کوردستان پەیوەندیەکانیان لەگەڵ دەرەوە جیاوازی هەیە و بەسەر بەرەی جیاوازدا دابەش بوون. ئەمە ژوای کردووە کە هاوڵاتیان بەسەر بەرە جیاوازەکانان دابەش ببن و بەپێی ڕێکەوتن و لایەنگری حەزبەکانیان. لەگەڵەوەی بەشێک لە چاودێران هۆکاری دابەشبوونەکە بۆ ئینتیمای حەزبی هاوڵاتیان دەگەڕێنەوە، بەڵام لەگەڵەوەشدا یانەکانی ڕیاڵ مەدرید و بەرشەلۆنە هیچ پەیوەندێکیان بە پارتە سیاسیەکانی هەرێمەوە نییە، بەڵام کاریگەریەکانی ئەو دوویانەیە دووبەرەی لە نێو هاندەرانی وەرزشی هەرێمدا دروست کردووە.